لەو تابلۆیانن بە فڵچە و بۆیە و دەست و پەنجەی قوتابیان نەخشێنراون. ئەوان سەرباری خوێندن خولیای وێنەکێشانیان فەرامۆش نەکردووە و پەریان پێداوە. پەرستۆ قوتابی قۆناغی 12 ئامادەییە بە تابلۆیەک بەشداری پێشانگاکەی کردووە. ئەو جگە لە ئەزمون و خولیای بۆ هونەری وێنەکێشان لە قوتابخانە سوودی لەوانەی هونەر و پشتیوانی مامۆستای وانەی هونەر وەرگرتووە تا توانەکانی لە هونەری وێنەکێشان پەرە پێ بدات. ئیشەکانمان دەتوانین بڵین وەکو دووبارەکردنەوەیەک نییە، بەڵکو ئەزمموی چەند ساڵی خۆمە دەکرێت بڵێم 3 ساڵە من دەستی هوەری خۆم لەگەڵ ئیشەکانم تێکەڵ کردو توانیومە وەکو بەهرێک خۆمی لێ بکەم، یعنی توانیومە ئیشەکەی خۆم لەوەدا بدۆزمەوە و توانیویشمە زۆر سەرکەوت بم تایدا ئەمڕۆژ بەم تابلۆیە بەشداریم کردو. بەڕابردوودا هونەر ئەگەر وانەیەک بوو بێت بۆ پشووی قوتابیان و یان شوێنگرتنەوەی وانەکە بە وانەیەکی دیکە لە ئێستادا بە جۆرێک گرنگی پێدەدرێت کە قوتابیان کاری هونەری جوان و ناوازەی تێدا فێر دەبن. بەشداربووان سەرجەمیان قوتابی قۆناغی ئامادەیی بوون. لە تابلۆکانیان خولیا و بەهرەی وێنەکێشان ڕەنگیدا بووە. پێشانگاکەیان بە گۆفا و پێزانینیان لە ناو بەڕێوەبەرایەتی پەروەردەی پشتەر کردبووە. دواتر تابلۆکانیان کردە دیاری بۆ بەڕێوەبەرایەتی پەروەردەی پشتەر و پەروەردەی پشتەریش بڕیاریدا تابلۆکان بە دیوار و ڕێڕەوەکانی پەروەردەی پشتەرەوە بمێننەوە. سپاس و بەڕێستان هەر کەسێک بەهرەیەکی تێدا، بەڵام بەهرەی هونەر تا حەدێکی جاران احتیمامی پێ نەدرا، جاران جەخت نەدەکات لەسەر دەرسی هونەر، بەڵام ئێستا بەدڵنیایەوە جەخت دەکرێتەوە لەسەر دەرسی هونەر. پاڵپشتی مامۆستای هونەر پاڵپشتێکی زۆر گەورەیە بۆ خوێندکاران. مامۆستا کە خەریجی پێمەگە کۆلێژەکان بێت دەتوانێت بەو شێوازە دەستی تەلەبەکانی بکرێتەوە. قوتابیانی بەشداربووی پێشانگاکە قوتابی قوتابخانەی ئامادەی بابان بوون. ئامادەی بابان لەسەر ئاستی ئامادەیەکانی هەرێمی کوردستان بەلایەن وەزارەتی پەروەردە بە 4 خاڵپلەی یەکەمی پێدراوە و وەک قوتابخانەیەکی ئاست بەرز هەڵسەنگاندنی بۆ کراوە. ئارەسەمین کوردستان 24 قەڵات 3.